اتنافا دین زردشتیت ده هاتیه بجید هزرا باش گفتارا باش کردارا باش بکه دی بیا مروفک صالح اتنافا جواکی دا افجارم هاتین اتنافا سلیمانیه دا بزانین پیک و جیان اتناف برا مسلمانو زردشتیادان بچه آوایه و اتنافا اسلام جیدا تکزلوی چندت کتن گوتو کسک باش بی و حج باشیه بکی چونکو خودی جی حج باشیت کن فرمون با پیک و بزانین ناوا سلیمانیه دا پیک و جیان بچه آوایت ناف برا زردشتی و مسلمانان دا باجر سلیمانیه سمبولک دیتره السمبولین پیک و جیان الهرما کردستانی اف باجره اتهت ناسکرن باجر نویسکار و هنرمند و هوزانوانان مینا نالیو محویو پیرمردو مولانا خالد نقشبندی و محمد امین زکی بک و چندین کسین دیتر اتناوا دورا سلیمانیه دا مسلمانو زردشتی و مسیحی و چندین آین و مذهب و نتوین دیتر بهفراد جین وک خوشکو برا برنامه پیگوژیان جید اوه القیدا زوما خود اختصر آین زاین زردشتی کو جیانا خود بورینن ادگل توایا پیکاتین جدا اد پارزگها سلیمانیه دا بیکو هیچ پرزگریکک ات نیف براوان دا درست ببید. خوشکو براین زردشتی پیروا آین خود کن ات کشک آزادانه دا التوایا هرما کردستانی. تنانت دما هل کفتک آینی جی هبید پیکاتین دیتر جی الآینو نتوین جدا بانک هشت کن جبو بجداری کرنه ات تقوصاتو مراسیم تایبت اب اول زردشتی و. مینا افدیمنین ات هن دیتن کو ملاو آین زاین جهیو آین زاین مسیحی الویره پشکدارن جبو مرما جیب جی کرنا بستنا پشت نو داگیر ساندنا آگری وک هیمایکو تقوسک ات اول زردشتیت دا راستی باشترین چاکه و شادوانی بو کسی که راستی لپینا و چاکترین راستی دخوازه عیزانای مهربان لکاتی میشتا بدستانی فراز و حما حسن بحث التیروانین زردشتیت یتکات اد بیاوه مروف دوستی و پیگوژیانه بالتکشت سروی چنده کل دف آین زاین زردشتیت مروف و مروف بون الپیش هر تشتکیه آنکو بریا هر تشتک دیتر مروف الدف ما سنتراله مروف آزادت بریاردانه دا اما لشای سلیمانی پیکوژیان خوشمان حزمان زور لپیکوژیانه وکو خلکانی سلیمانی و هولاتیانی دانشتوانی سلیمانی چکه اما لسدتای دوزونی شای سلیمانی و گلکان من هی و گلش سام کنار که زورینیان مسیحین و گلشی جلکانش من هی باسی ئێساش کەین پێکەوەژیانێکی خۆشە ژین بێکەوە لەسەر بنەمای مرۆڤایەتی ئێمە خەڵکانی خۆمان هەمی وەک مرۆڤ سەیر دەکەین ئەو کات بیر دەکەینەوە چی زمانی قساکە ئەو کات بیر لەوەکەینەوە چی دینێکی هەڵبژاردووە لای ئێمە حەز دینێ بێ کە لە خزمەتی مرۆڤایەتی و خزمەت بە خۆی و چواردەوەکەی کە لای ئێمە خۆشەویست و ئازیزە زەردەشتیان لەگەڵ برایانی مسلمان کە زۆرینەی مسلمانە لەگەڵ برایانی مەسیحیا بینێکی خۆشمان هەیە ڕێزێکی باش لە یەکتێگرین و هەروە بێتەوە ئێمە زیاتر باوەشمان بۆ کردنەوە زیاتر پێمان خۆشەکەوە پێکەوە ژیان بژین و مناڵەکانمان تێکەڵ یەکتی ببن. ما مستحەمە جەنابتان چۆن ئەبینن ئەگەر بۆ نمونە دینێک نەبێت بە ئایدۆلۆجیا تەنیا دینێک بیت لە بینی خۆت و خوا ئەو دینە چەند خزمەتی کۆمەلگا ئەکاتن لە ڕووی پێکەوە ژیان؟
ئەو دینانەی تەنها کە دینن پەیوەستن بە دینەوە ئەو دینانە دەتوانن خزمەت بکەن کە تەنها خوا و تاک و تەنیا ئەزانن دەتوانن لە ڕێی دینەکانیانەوە خزمەت بکەن. ئێمە وەک دینی زەردەشتی دوو هینمان هەیە دەواازەی فکری ئێمە لە فکرمانەوە هاتووە کە فەلسەفەکەیەتی فەلسەفەی ژیانە پێویستە هەموو تاکیشی مرۆڤایەتی باش بیرکاتەوە بیریشی باش بکاتەوە ئەو کات کە بیری کردەوە دەزانێت بۆچی مەبەستێک بیرەکاتەوە ئەو وتوێژەکە لە بینی خۆی و خودی خۆی و خەڵکانیە بۆی وتەی باشی هەبێ بۆ بەدەستهێنانی کردداری باش کارێکی باش بکە بۆ بەدەستبێنێ بۆ لە پێناو خزمەتی خەڵکەی خۆی و ینی مەبەستی جەنابتان ئەوەیە ئەگەر هزرێکی باشت هەبوو ئەو کات گوتارێکی باشش دەبیت کە گوتاری باشت بوو کردداری باشیشت دەبیتن ئەو کات پێکەوە ژیان دێتە هەبوونەوە لە ناو جوواکدا. بڵێ من حەزەکەم شتێکی بەسەهاتیشی ئەوە بۆ بژێرمەوە لە سەرای زەردەشتیان پۆستەرێکمان هەیە کە باسی ئەنفالی یەزیدیەکانەکە بە دەستی داعش کابرایشی ئەمریکی هاتبوو زۆر سێری کرد وتی ئەمە چۆن بۆ مرۆ نەکەیتەوە وتم ئێمە لەبەر کە ئێمەی زەردەشتیان فکر بیرەکەینەوە کە بیرێکی باشمان کردەوە لە کە بیرێکی باش بوو گوتاری باش هەبوو لە بینی مرۆڤەکانە کە ئەم گوتارە باشە هەبوو پێکەوە ژیانێکی زۆر باشە بێ ئەو کاتە کردارێکی باشی لەناو خۆمانەکەین هیچ کاتێک لە بیری باشە ئەم کارە ساتانە ڕوو نایە. جوانە مامۆستاگیان ینی دەمویست ئەوە بە جەنابەت بڵێم کە جەنابتان وەکو زەردەشتی بڵێ چون مامڵە ئەکەن لە ناو جوواکدا ینی لە ڕووی پێکەوە ژیانەوە چ نمونەیەکتان هەیە بۆ نمونە لەم بەرنامەیە بیکەن بە نمونە بڵێن پێکەوە ژیان لە دیدی ئێمە ئاوایە پێکەوە ژیان لە دیدی ئێمەیە کاروباری کۆمەڵایەتی کە زۆر پەیوەستین پێوەیە حرمەت لە خۆمان و لە بەرامبەرەکانمان زۆر پەیوەستین پێوەیە بەو بیرە باشەی کە ئێمە هەڵمان بژاردووە لەسەر فەلسەفەی زەردەشت کە دەکرێت هەمومان ئەڵێ هەزار ڕێگا هەیە بۆ پەرستنی خوا یعنی هەزار جۆر ڕێگا ئەتوانی خوای خۆت بپەرستی خوای تاکوتەنیا بپەرستی هەچ کەسێکیش بە هەش شێوەیە خوا ئەپەرستێ لای ئێمە هەر مرۆڤ بۆ مرۆڤایەتیە. پێم خۆش ئەوت پێ بڵێم کە ئێمە چەند جار سەردانی بەیانی مەسیحیمان کردووە لە سلێمانی بەهۆی بڵێن ئەو ڕووداوانەی کە بەئەت مەڵێن لە کاتی تەعزیانە لە کاتی پسیانە سەردانیانەکەین لە کاتی جەژنەکانیانە سەردانیانەکەین دەتوانین بڵێن مامۆستاەوە هەندێک لە قاڵبی ڕسمیاتدایە بۆ نمونە سەردانی کەنیسە بکە یان سەردانی کەسێک بکەیت کە بۆ نمونە نەخۆشە وەکو وەفدێکی خۆتان بچنە لای یعنی لەسەر ئاستی خارەوە وەکو جڤاک ئێوە چوون یعنی هاوڕێتیتان هەیە چون پێکەوە ئەژین چون پێکەوە معاملە ئەکەن پێکەوە وەزیفە ئەکەن تاکوتایی من لەبەرەوەی خۆم خانەنیشێنم بڵێن ئێستا داوام لە دایرانیە بەڵام هەواڵ و هاوڕێویشی زۆری ئەدیانەکانی کەم هەیە هەر بۆ نمونە داوسەکەم جیرانەکەم دەگاکەمان بەرامبەر بەیەکە کاک ئارام مەسیحیە بڵام کە بینم ناوانەیە لەگەڵ زۆرینەی وەکو ئەوە هەر خۆشە. یاراخان و هەواڵەخۆ ئەب هەفڕە هاتبوون بۆ پیاسەکێت ناوا باژێڕێ سلێمانیەدا مەژی داخاس لێ کرد کۆبووچوونا خۆ سەبارەت پێکڤێژیانات ناوبەرە موسڵمان و زەردەشتیاندا ئەشمەرە ببێژیت. ئەوەی لە سلێمانی ئەیبینین خەڵکانێکی زۆر هەیە کە هەمویان بە دینی جیاواز و یا بیر و بۆچوونی جیاوازیشتانت ئەگەر دینیش نەبێ هەمومان پێکەوە لێرە ینی ئامانجێکمان هەیە کە بە ئاشتیانە و بە ئینسانیانە بژین گرنگ ئەوە نییە کە بیر و بۆچوونەکەت چۆنە گرنگ ئەوەی ئەو ئامانجی کە کۆمانەکاتەوە واتە ئەو شێوازە ناکە چۆن خواپەرستیەکە ئاکەین یا دینداریەکە ئاکەین بەڵکو هەمومان ئامانجمان ئەوەیە کە شتێکی باش بۆ کۆمەڵگە پیشان بین شتێک بێت کە زەرێک نییە لە کۆمەڵگە. من وەکو خۆم کە خوێندکاری یاسام زۆر کات خوێندکارمان هەیە لە دینەکانی تریش زەردەشتیمان هەیە و کاکەیمان هەیە هەمومان ئەتوانین بڵام لە قاعەیەکیشا بەیەکەوە خوێنین بەبێ ئەوەی هیچ کێشەیەکمان بۆ دروست بێ بەڵکو زیاتر تێگەیشتنیشمان هەیە بۆ دینەکە ئەمان گەیەنێ بەوەی کە هەمومان یەک ئامانجمان هەیە کە ئەویش تەنها پێکەوە ژیانە بەیەکانە بە ئاشتیانە ببێ هیچ کێشەیەک. هەژار بابان پزیشکێک خانەنشین و باوەڕدار ئەب ئاینێ زەردەشتیەتێ
الگور سربورن ویدیتی بدرجاهیا جی خو الگور باورا خو تکزه الپیک و جیانت کت اتنیف برا همو پیکاتین الهرما کردستان جیان گذرت کن اب آرامیو اب خوشیو اب خوشویستی. ئێمە لە بەرنامە پرۆگرامی ئاینی زەردەشتیە لە زەردەشتی مەزنەوە فێربووینە کەوا هەموو کەسێک لەگەڵیا برابین هەرچی ئاینێک بێ وەک مرۆڤ بیتوێنین وەک مرۆڤ تەماشای بکەین بۆیە ئەمە ئێمە لە زەردەشتی مەزنەوە وەک میراتیەک بۆمان ماوە چکە ئێمە وانەکانی زەردەشتی مەزن وای لێمەکان کردوینە ئەوەندە مرۆڤ دۆست بین ئەوەندە خوا دۆست بین ئەوەندە هەموو کەسێکمان خۆش بێ ئەوەی ئەگەر دوژمنیشمان بێ. کوردستان نمونەیەکی زۆر زۆر جوانە کە ئاینەکان هەمووی بوونی هەیە ئەمە خۆشحاڵین ئێسایمە لە ئەڵمانێک کە دایمان بە نمونە هێنرێتەوە کوردستان ئەهێنرێتەوە کە ئەم هەموو جۆرە ئاینەشی تایە و کە 5 بۆ 6 ملیۆنە کوردستان هەرێمی کوردستانی باشوور ئەو هەموو ئاینە جیازە بەیەکەوانێ زۆر تەباشین و ڕێز لە یەکترێکرین بە تایبەت لە جەژنەکانە زۆربەی زۆری جەژنەکان ئەکەوێتە دێسەمبەرەوە مانگی دوانزەوە با بڵین لە زۆر ساڵە دینی ئیسلام ڕۆژ ئەچێتە پێشەوە ئەچێتە ڕۆژەکانیکەوە لە ساڵی وا هەیە جەژنی قوربان یان ڕەمەزان ئەکەوێتە مانگی دوانزە و مانگی دوانزە لە 24 دوانزە هەر دینی زەردەشت عەفو مەسیحی با بڵین یادیانە ڕۆژی زەردەشتیش هەر با بڵین ڕۆژی وەفاتی زەردەشت هەر لە مانگی دوانزەیە و جوئەکانی یودەکانیش هەر لە مانگی دوانزەیە با بڵین ڕۆژێکی پیرۆزیان هەیە. وەکو تیمێ بەرنامە پێکڤێژیان دەما چوین بۆ بەردەرگەهێ سەرا داکو زیاتر ڕەوشە پێکڤێژیانێ بشۆپینین ئشعالیە پراکتیکی ڤە دیمەنێن gelek باڵکێش هاتن دیتن اش ناوا وان دیمەناندا ئاواتخانێ بپەیڤێن جوان گوتی جوانیا سلێمانیێ و هەڤلێرێ و دهوکا دەلال و هەڵەبجەیا شەهید ئەت پێکڤێژیانێدایە زۆر سوپاس گوزار بوو ji bo desthelata Herêma Kurdistanê ku wan kariye rexsandina evê keşê pêkvejiyanê el Herêma Kurdistanê da biafirînin û bihînne et hebûnê da. جوانی سلەیمانی و جوانی هەولێر و جوانی هەموو شارەکانی تر دهۆکی دەلال و هەڵەبجەی شەهید هەمووی لە پێکەوە ژیانەکەیەتی بەڕاستی من حەزەکەم پێشەکی وتەکانم سپاسێکی حکومەتی هەرێمی کوردستان بکەم بە تایبەتی جەنابی کاک مەسعود و جەنابی کاک مەسرور و جەنابی کاک نێچیروان کە یاساکە هیمەتەکە لە ئازایەتی ئەوان بوو یاساکە کە دەرچوو یاسای ژمارە 5 ساڵی 2015 یاسای پێکاتەکان یاسای ئەوەی کە هەموو پێکاتەکان بۆیان هەیە نوێنەریان هەبێت لە وەزارەتی ئەوقاف بە هەموو پێکاتەکان بۆیان هەیە تقوسی خۆیان بکەنەوە هەموو تقوسێکی خۆیان ئەنجام بن معبەدیان هەبێت هەموو شوێنێکی دینیان هەبێت بەبێ جیاوازی بەڕاستی ئەم یاسایە خزمەتی پێکەوە ژیان و پێکاتەکانی کرد زۆر 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 وەکو ئەو 5 پێکهاتەی کە لە کوردستان هەبوو طبعاً ئیسلام و مەسیحی و ئێزیدیەکان ئەوان بەڕێوەبەرایەتی گشتی خۆیان هەبوو بەڵام کاکەیی و زەردەشتەکان و جووەکان نوێنەرایەتیان بۆ بوو زائیدەن دوو دینی تر هەیە وەکو بەهایەکان و سابیعەی مندایەکان ئەمانیش ئێستا بۆیان هەیە لە دوای دەرچوونی یاساکە نوێنەرایەتیان هەیە لە وەزارەتی ئەوقاف شوێنی دینیان هەیە و حتى مەقبەرەشیان وەرگرتووە ئەو کەشەی لە هەرێمی کوردستان هەیە ئەگەر ئەم جارە بەحسا باژارە سلێمانیە بکەین چەند دەروونێکی ئارام بەخشیتە هەوە دەماهین طقوساتên خۆ عیباداتên خۆ شێوازێکی ئازادانە دکەن بێک و هیچ سانسۆرێک سەر هەوا هەبێت بەڵێ یعنی لە سلەیمانی زۆر عاشقی پێکەوە ژیان زۆر عاشقی پێک هاتەکان یعنی هەمووی ئەگزیستین یعنی ئەم پێکەوە ژیانەی کە هەیە لە کوردستان بەڕاستی و ئەم ئازادی کە لە کوردستان هەیە لە شەرقی ئەوسەد نییە تاکە وڵاتە کەتیایەتی ئەگەر سێری وڵات باشە ئەگەر جەنەبت ئاماژە داوە یعنی کە ئەم پێکەوە ژیانەت و بوو سروشتی کورد ئەگەڕینیەوە یان بوو لایەنە ئاینیەکە ئەگەڕینیەوە بوو چ لایەنێک ئەگەڕینیەوە ئەمە
کوردستان لانەی پێکەوە ژیانی ئاشتیانەی هەموو دینەکانە و هەموو نەتەوەکانەوە لە یازار نەتەوەکانی ژەک و چەرکسیەکان هەموو تورکمان زۆربەی نەتەوەکانیش لە کوردستان جێگیرن نەک تەنها دینەکان و زۆر شوێنەوارەکانیان ماوەکو گەڕێکی جوەکان کوفتەی جوەکان هەودیان هەریر کەواتە شوێنەوارەکانی زۆر ماون بێجگەلەوە بینین کەنیسەیەک لە تەنیش مزگەوتێکە لە تەنیش مەعبەدێکە یعنی جوانیەکەی لەم پێکەوە ژیانەیە و باخچەیە گوڵەکە لە هەر ڕەنگێک لە هەموو ڕەنگەکانی تایە من یەکەم کەس بووم کە لەگەڵ بەڕێز کاک نەوزاد لە مەسیحیە لە هەولێر کە ئێمە شەبەکەی ئەدیانی قەومی عەرقیمان دروست کرد کە پێشم تەحالف شتێک کە هەبوو ئێمە یەکەم کەس بووین لە 2015 کە دروستمان کرد کە ئەم شەبەکەی بۆ هەموو دینەکان بەڕێکخراوەکانیانەوە هاتنە ناوی دەبینن کە ژوورێکمان داناوە بۆ ئەو شەبەکەیە هەموو ئاینەکان لۆگۆی خۆی تایە مێزی خۆی کورسی خۆی لۆگۆی خۆی تایە هەفتەی جارێ بە 2 هەفتە جارێک ئێمە لێ کۆبوونەوەمان دەمویست ئەمە بپرسم یعنی لەو چاڵاکیەکەتان هەموو لانەکان بە فعلی بەشدار ئەبن بەڵێ نەک بەشدارە بن مەسەرەن مەسیحیەکان مەراسیمێکیان هەبێ یەنە ئەوێ ئەیکەن جووەکانیان لەوێ ئەیکەن زۆر جار کۆبوونەوەکانیان جووەکانیان لەوێ ئەیکەن بەهایەکان هەمان شێوە مەسیحیەکان هەمان شێوە یعنی زۆر جار ئێمە مەراسیمانە بێ ئەوان دێن بەشدارە بن ئیتریان هەریەکە و خواردن یەنێ تا شەوێ تا درەنگ ئێمە وەکو شەوچەرە دانیشین گۆرانیەڵێن مەسەلەن یان تقوسی خۆیان دوعا و نوێژی خۆیانەکەن لای ئێمە جیاوازی نییە بەڕاستی ئەگەر ئێمە باسی هەر مژارێک بکەین ئەڵێن شتێکی جوان هەیە لەم مژارەدا لە مژاری پێکەوە ژیاندا ئەو شتانەی جەنابەت گوت شتێکی زۆر جوان بوون بەڵام چ شتێکی بڵێن جوانتری هەیە هێشتا جوانتری هەیە بیکەین نەمان کردووە زۆر شتی جوانتریش هەیە کە بیکەین ئێمە بیرمان نەچێت کوردستان مۆزەخانەیەکە لەسەر ڕۆی زەمین یعنی هەموو بستێکی کوردستان لە شاخی لە داخی لە ئاو لە هەموو شوێنێکی تحفەیە یعنی تحفە یعنی هەموو شوێنێکی شوێنەوارە یعنی ئێمە ئەگەر بیری لێ بکەینەوە دەتوانین ئەمە بەکاربێنین بۆ سیاحەتی دینی و سیاحەتی بەهار پاییز هاوین زستان پێشکەش بێ بە تۆ دروستیتەن پێشکەش بێ بە تۆ پیرۆزیتەن نەوەکان فرەزان و تەمەن درێژ بێ ئێمە وەکو زەردەشتەکان کە لە سلێمانی لە 2015ەوە کە دەستمان بە کار و چالاکیەکانی خۆمان کردەوە بە تایبەتی ڕێکخراوی یەسنا کە ڕێکخراوەکە ئیجازەی فەرمی وەرگرت یەکەم هەنگاومان ئێمە کە دەستمان پێکرد کارکردن بوو لەسەر پێکەوە ژیان چکە خۆتان چاکەزان لە کوردستانە هەموو ئاینەکانی تایە هەش ئاین کەوا دەور و کاریگەری خۆی هەبووە لە کوردستانە و هەمووشمان پێکەوە بووین و کێشە و مەشاکل نەبوو بۆیە ئێمە زەردەشتەکانیش کە سەرەتا دەستمان بە کارەکانمان کردوانە بۆ ئەوی کە ڕوبڕووی کێشە و ململانی هیچ نەبین بۆیە هەنگاوی یەکەمان لە پێکەوە ژیانەوە دەست پێ کردوان. مامۆستا نیاز هەورامی ئەب شێوازێک پارا و ڕوون ئەدبێژیت ئێک ئشوان مژارێن هەری مەزن و ئەم هەموو شانازیە پێدبین بابەتێ پێکڤەژیانەیە الهەرێما کوردستانێ باڵتکێشتە سەر ڕوولێ قیادا کوردیژی کوان کارێک ئێک جار مەزن کریە ji bo afirandina ژینگەها پێکڤەژیانێ ئەلئالیە پراکتیکی ve. بە ناوی خۆی گەورە و میهرەبان دەست خۆش بۆ بەرنامەکە جوانترین بەرنامە و جوانترین ناو بۆ بەرنامەکە یەکێ لە هەرە جوانیەکانی کوردستان کە ئێمە شانازی پێوەکەین پێکەوە ژیانە بە کردار پێکەوە ژیان لە نێوان مەزەبە جیاوازەکان و لە نێوان پێکاتە ئاینێ جیاوازەکان مسلمان مەسیحی یەزیدی کاکەیی زەردەشتی بەهائی جوو هەر یەکێک لەمانە لە ناو هەرێمی کوردستان ئەژین بە ئازادی لای تاکی مسلمان ئەمانە جێگەی احترامن جێگەی حرمەتن یەکێ لە جوانیەکانی سلێمانیش تا ئەم دقەیە گەڕەکی جوولەکان هەیە کاتی خۆی لە ناو ئەم شارە جوویتیا بووە ئێستا شەندێ لەو خانوانە بە خانووی کللتوری هەژمار کراون و یەکێک لە کەسە هەرە خانەدانەکان لە ناو شاری سلێمانی کە ناو ناوبانگی هەبووە و بە ئێستاکەشەوە خەڵکی خاوەن قەڵەم خەڵکی ڕۆشنبیر و کەسایەتی کارەکانی بەرز ئەنرخێنن بە مێژووکی جوان بۆیان تۆمار کردووە کەسێک بووە بە ناوی کەریمی عەلەکە ئەم پیاوە کەسێکی بەخشندە بووە بەخشندەی لە لای مەسیحی بێ لە لای جوویەک بێ لە لای یەزیدیەک بێ کارێکی جوانە ئیسلام دەستخۆشی لێکە کاتێک کەریمی عەلەکە دەرگای کراوەیە بۆ غەیری مەسیحیەکان
ئەمە جێگەی پێزانینە جوانە و ئەتوانین بڵێن لە ناو هەرێمی کوردستان کارێک کە ئەتوانین بڵێن کەسایەتیە ڕۆشنبیریەکان و کەسایەتیە سیاسی و ئەکادیمیەکانیش شانازی پێ بکەن وش پێکەوە ژیانی هەموو پێکاتەکانە لە هەرێمی کوردستان. مامۆستای بەڕێسەگەر ئێمە وەکو بڵێن باسی ئەمە بکەین کە وەکو دروشم هەموو کەسێک هەموو ئاینێک هەموو نەتەوەیەک بە جوانی باسی پێکەوە ژیان ئەکەتن بەڵام لە ڕووی پراکتیکیەکەی گرنگە کە ئینسان لە ڕووی پراکتیکی ئەو پێکەوە ژیانە بیسەلمێنیتن بە بوچۆنی جەنابەت ئەو پێکەوە ژیانەی لە بینی زەردەشتی و مسلمانەکان لە سلەیمانی بە چ شێوازێکە؟ ئەتوانم بڵێم تا ئەم دقەیە ئەگەر بە شێوازی ئەکادیمی هەڵی سنگێن بڵێم دەرەجەی 100% هەیە لە سلێمانی بەڵێ بۆ لەبەرەوە هیچ خلافاتێک نییە لە نێوان ئێمە و ئەوان کێشە دروست ببێ ئەمە یەک دوو لە ساڵیاد و مەراسیمە ئاینەکانی ئێمە ئەوان بەشدارن بەڵێ لە کار و چالاکی ڕێکخراوەکانی ئەوان یا کار و چالاکی ئاینەکانیان کە وەکو ئاین پێی هەڵەسن ئێمە بەشدارە بین با من یەک نمونەت بۆ بێنمەوە ئەم ساڵ لە ساڵی لەسەری ساڵ من باسی ئەوم کرد ئێمە بچین پیرۆزبایی ببین بۆ مەسیحیەکان چونکە عیسا پێغەمەری خوای عەلەیهی سەلام خەڵکێکەی ڕەنگە بە توندڕەوی بیر لەمە بکاتەوە ئەسڵان پیرۆزبایی کردنی پێشەرعی نەبێ من هاتم لە ڕوانگەی دینی و هەڵسەنگاندنێکی جوانم بۆ ئەمە کرد عیسا پێغەمەرە یا پێغەمەر نییە بەڵێ پێغەمەرە ئەی باشە پێغەمەرە خوا لە قورئانە ئاماژەی پێداوە بەڵێ ئەی قورئانەکەی منەڵێ حورمەتی عیسا بگرم شوێن کەوتوانی عیساش عەلەیهی سەلام لا ئێمە جێگەی ڕێزن بێمەوە سەر ئەسڵی پرسیارەکەی جەنابەت ئایا زەردەشتیەکان لە هەرێمی کوردستان ئازادن و ئایا لە سلێمانی جێگەی احترامن بەڵێ بێگومان جوانە هەم حرمەتیان لێگیرێ هەم بەشداری کار و چالاکیەکانی یەکتری ئەەکەین هەم بۆ نمونە لە شەوی یەڵدا لای ئەوان تایبەتمەندی خۆی هەیە مامۆستایانی ئاینی ڕاستپێنی بەشداریش کار و چالاکیەکانیان بکە خۆشەکە بەپێی زانیاریەکانمان مامۆستای بەڕێز جەنابتان هەلگری خەڵاتی بابای فاتیکانن لەسەر مژاری پێکەوە ژیان ئەوە چوون بوو من بە خۆشحاڵیەوە ئەڵێم قەناعەتێکم هەیە ئەبێ ئێمە مامەڵە لە ناو هەرێمی کوردستان یا بڵێن سەلام و کەلام لە ناو هەرێمی کوردستان لەسەر مرۆڤبوون پەرە پێ بدەین لەسەر مرۆڤبوون پەرە پێ بدەین واتە فەرقی بینی زەردەشتیەک و مسلمانێک مەسیحیەک و مسلمانێک یەزیدیەک و مسلمانێک کاکەیەک و مسلمانێک نەکرێت باش لە ساڵی 2014 من هاتم ڕێکخراوێکم دروست کرد بە ناوی ڕێکخراوی پێکەوە ژیان بۆ پەرەپێدانی پرسی ئاشتی ئاینی و نەتەوە باشە لەسەر ئەمە بمێنە مامۆستا ئەو دروستکردنی ئەو جوورە ڕێکخراوانە کە ڕێکخراوی پێکەوە ژیان ئەوە دەرئەنجامی ئەوە دێتن کە هەڕەشە و مەترسی لەسەر پێکەوە ژیانەیە بووە دەتانەوێتن شتێکی وا بکەن نە بڵێن هەڕەشە هەیە بۆ ئەوەی ڕێگە نەدەین ببێتە هەڕەشە ئەمە قسەیەکی جوانن پێش ئەوەی حەدەسەکە ڕوو بدا گرنگە تۆ نەهێڵی ڕوو بدە ئەتوانم بڵێن بە درێژایی مێژوو لە هەرێمی کوردستان شتێک ڕووی نەداوە ببێتە مەترسی لەسەر پێکاتەیەکی دیکەی ئاینی بەڵام ئەگەر ڕۆژێک لە ڕۆژان فکرێکی مەترسیدار بیەوێت دزە بکاتە ناوەرێمی کوردستان ئەرکی و کاری مامۆستایانی ئاینی شێخانی تەریقەت پیاوانی ئاین لە هەموو ئاینەکان بێن نەیەڵن ئەم مەترسیان ڕوو بدا ئەمە کارە گەورەکەی کاتێ من ئەم ڕێکخراوەم دروست کرد سەرەتای پەلهاویشتنی فکرەی داعش بوو کار و چاڵکی جەنابتان چیە لەسەر کۆڕ سیمینار هۆرەکشۆ بڵاوکردنەوەی فکرەی پێکەوە ژیان یەکتر قبولکردن لە ناو تاکەکانی کۆمەڵگا جام پێکەوە ژیانە توان بڵێن پێکەوە ژیانێکی ئاینی و نەتەوەی بێ ئەکرێ پێکەوە ژیانێکی سیاسیش بێ بۆ هەمومان جوانە ئەکرێ بۆ ئاوەدانکردنەوەی ئەم نیشتیمانە بێ ئێمە بە هەمومانەوە جوانی ئەگەر لەم ڕوانگەوە تەماشای کار و چاڵاکیەکانی حکوومەت بکەین یان بەرنامەی حکوومەت بکەین چەند فاکتەرێک بووینە بۆ هەلگیرسانی یان درێژە پێدانی بابەتی پێکەوە ژیان من ئەتوانم بە سوپاسەوە و بە ئەو پەڕی ویژدانەوە باس بکەین حکوومەتی هەرێمی کوردستان گرنگیەکی جددی داوە بە بواری پێکەوە ژیان هەندێک جار هەیە ڕەنگە لە هەندێ شت لە قیمەی تەواضعی کردبێ بۆ ئەوەی پێکەوە ژیان ڕنگ بداتەوە ئەم قسەی من بۆ نمونە گەر بە نمونە بسەلمێنی وەکو چ شتێک یەکێ لەو نمونە هەرە گرنگانەی کە بڵێن لە 2 ساڵ و 3 ساڵی ڕابردوو هاتنی پاپا بۆ هەرێمی کوردستان لە قیمەی گرنگی پێدان بوو پاپا لەسەر ئاستی عالەمە لەسەر ئاستی جیهانە کەواتە جەنابتان بوو ئەوە دەگەڕێنتەوە کە سەرنجی پاپای فاتیکان ڕاکێشەوە ئەم پێکەوە ژیانە بووە لە هەرێمی کوردستان بەشێکی بەڵێ بەشەکەی تری شایەتیدانی قۆنسوڵگەری و نوێنەرایەتی دەوڵەتانن لە هەرێمی کوردستان کە هەمویان لێرە نوێنەرایەتیان هەیە و
تاقە شتێک هەمویان لەسەری کۆک بن پێکەوە ژیانە لە هەرێمی کوردستان. ما وەکو بەرنامەی پێکڤە دیڤچۆن دیڤ ژیانە خوشک و برایەن زەردەشتی کرد ئەل پارێزگەها سلەیمانیە بوومە دیار بوو کو ئەوان gelek جوانی بەحسا ڕەوشا پێکڤە کرد ڕێزگرتنێک جوان ڤیانێک جوان تێکەلیەک جوان ئەت ناڤا وان و خەڵکێ دیتر هەیە کەت ناڤا vê deverêda jiyanê guzer diketin. Hêviya me we ev pêkve jiyane hera berdewam bîtin her digeşêda bîtin bimînim xêr û şad heta xelekeka dî bigeyîne fêk Xwedayê mezin me hemiyan biparêzî.